سەرچاو کاک هۆگر بەخێر بێی برا، سەرچاو کاک ئەزبەر قادر، سەرچاو کاک زرێبان بەخێر بێی تۆش، سەرچاو کاک حەمیدی ئازیز بەخێر بێی، سەرچاو بەڕێزانە هەموو لایەک بەخێر بێن، سەرچاو سەرچاوان کاک دلێری ئازیز، سەرچاو زۆر بەخێر بێی. هیوادارم هەموو لایەکتان باش بن. سەرچاو بەڕێزم ڕێناس ئەو بەڕێزانە هەموو بەخێر بێن. سڵاو ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان. هیوادارم هەموو لایەکتان باش بن. بەرنامەی ئەمڕۆ قسە و باز دەکەین سەبارەت بە دەرخستنی درۆی ماکەرێکی کورت هەیە لە ئەوروپا بە ناوی ماکەر کەریمە. وەڵامی ماکەر کەریم دەدەینەوە بە بەڵگا کە بۆ ئەوەی ماهیەتی درۆزنانەی ئەم پیاوە بۆ هەموو مرۆڤێک بەدیارکەوێ. و دوای ئەم ڤیدیۆیە من تەحەدای دەکەم بۆ ئەوەی کەوا دبێتم لەگەڵ بکە ئەگەر هاتوو وەڵامی پرسیاری ئەم ڤیدیۆم بداتەوە لە کۆتاییدا، چکە من ئامادە نیمە دیبیت لەگەڵ مرۆڤی کەم و سووک بکەم، مرۆڤێک کەوا هەموو ژیانی لەسەر بنەمای درۆ بووە. ئەگەر هاتوو توانی وەڵامم بداتەوە لە کۆتایی ئەم ڤیدیۆیە کێشە نییە. من لە ئاستی خۆم وەک پشتیوان عەبدوڵڵا، وەک دکتۆر پشتیوان دادەبەزم بۆ ئاستی ئەو دیبیتی لەگەڵ دەکەم و بەڵێنیشتان پێدەدەم لە دیبیتەکە دەبی بیکەم بە حەفازەی بەگوو و بیخەمە سەر پشتی حوشتر لەگەڵ قورئانەکەی بۆ دورگەی عەرەبی بنێرمەوە. بابەتی ئەمڕۆمان چییە؟ و بەڵگەمان هەیە. سەرچاو بەخێر بێت. من دەمێکە گوێم لەو قسەی بووە و بیستومە و بینیومە، بەڵام من ویستم بە بەڵگە قسە بکەم. بێ بەڵگە من هەرگیز نامەوێت قسە بکەم. تەنانەت بۆ بەدەستهێنانی ئەم بەڵگەیە هاوڕێیەکی ئازیز و خۆشەویستم لە شاری هەولێر نارد بۆ شاری سلێمانی و من سوپاسی دەکەم کەوا چوو. باشە سەرچاو چوو، پەرتووکەکەی بۆ پەیدا کردم، گوتم بۆم بخوێنەوە بزانم ئاماژەی بەم قسەیە کردیە لە پەرتووکەکەی یان نا. و ئەمڕۆ بە بەڵگە بۆی ناردم بەڵێ ئاماژەی بەمە کردیە. جا من لە کۆتاییدا دوو پرسیاری، یەک پرسیاری ڕاستیەکەی تەوجیه دەکەم. ئەگەر هاتوو وەڵامی دایەوە بە بەڵگە، ئەوە من ئامادەم لە ئاستی خۆم دابەزێنم و دیبیتی لەگەڵ بکەم سەبارەت بە موعجیزەکانی حەمەی کوڕی ئامینە. و ئەگەر هاتوو بەڵگەشی نەبوو، ئەوە بزان کەوا کەسێکی درۆزنە، شایانی ئەوە نییە کە کەسێکی وەکو پشتیوان عەبدوڵڵا دیبیتی لەگەڵ بکە، چکە لە خلالی 2 ساڵی ڕابردوو ئێمە هەموو شتێکمان بە بەڵگە داناوە. ئێمە نایەن لەسەر بنەمای درۆ قسە لەگەڵ خەڵکدا بکەین. ئێمە هاتووین ئاینی ئیسلام وەک حەقیقەتی خۆی، محەممەد وەک خۆی بە خەڵک دەناسێنین. مادام تۆ معجبی ئاینێکی دەتەوێت پیادەی ئاینێک بکەی، ئەوە دەبێ وەکو حەقیقەتی خۆی بیناسی. ئەگەر پێت وایە قورئانەکە لەلایەن ئەڵڵاوەیە، دەبێ ئەو قورئانە وەک خۆی بناسی کە خوداکەت بە زمانێکی عەرەبی موبین بۆتی دابەزاندووە بۆ ئەوی بتوانی لە ئەلفەوە تاوەکو یا جێبەجێی بکەی. ئەجامەنا ئەگەر هاتوو لە کۆتاییدا وەڵامی داوە، ئەگەر هاتوو وەڵامی دایەوە من لەگەڵی دەکەم. ئەگەر وەڵامی دایەوە من لەگەڵی دەکەم. ئێستا دەێنە سەر بەڵگە. خۆشە بابەتەکە باشە. ماڵپەڕی پێگەی پێغەمبەری خودا کە ماڵپەڕێکی کوردیە. جارێ ناچمە ناو بابەتی ئەوە. تۆزێک وەک دەڵێ لە سەرەتا تۆزە قسە لەسەر ڕێگا خۆش دەکەین بۆی بێنە ناو بابەتەکە. ماڵپەڕی پێگەی پێغەمبەری خوا ماڵپەڕێکی کوردیە، چکە من ویستم بگەمە ئەسڵ و ئەساس بزانم ئەم قسەی لەکوێ هێناوە. سەرچاو بەخێر بێن. ماڵپەڕی پێگەی پێغەمبەری خودا دەڵێت و دواتر بۆتان دادەنێن بە بەڵگە ماڵپەڕەکەتان بۆ دادادەنێن کە ماڵپەڕێکی کوردیە. کۆمەڵێک سمێڵ قوتی ڕیژ بزن بەڕێوەی دەبەن، سەلەفین گەوجن، بەردەوام خەریکی گەوجاندنی گەنجانی جوانی نەتەوەکەمانن. بەردەوام خەریکی گەوجاندنی ئەو گەنجە جوانانن کەوا لە کوردستان و لە کۆمەلگای کوردی بوونیان هەیە. ئێوە هەی شێخ و شەیتانەکان دەبینانێک بخۆن دەدانەی بکەن بە خێر، دەزانی بۆچێ؟ بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا. ئەگەر هاتوو ئەمریکا و ئەوروپا نەبووایە، دەمێک بوو جلەوی سیاست بەڕێوەبردنی وڵات
لە کۆمەلگای خۆرهەڵاتی ناوەڕاست بەدەستی مارکسیەکان دەبوو، بەدەستی چینی کرێکار دەبوو. دادپەروەری و ئازادی لەو ناوچەیە دەهاتە ئاراوە، بەڵام بۆ لێدانی بیر و باوەڕی ئازادی خوازانە و یەکسانی خوازانە ئەمریکا و ڕۆژئاوا هاتوون ڕەوتی کۆنەپەرستانەی ئیسلامیان لە ناوچەکە بەهێز کردووە. ئەجنا ئێوە ئەو پیاوەنین بتوانن لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەهێز بن. کوڕم قورئانەکانتان لە ئەمریکا چاپ دەکرێت، قورئانتان هەیە لە رووسیا چاپ کراوە. ئەوروپا بە هەموو شێوەیەک پشتیوانیتان لێ دەکا بۆ ئەوەی باڵی کۆنەپەرستی لە کۆمەلگای خۆرهەڵاتی ناوەڕاست بەهێز بێ. چکە ئەگەر هاتوو مزگەوت بەهێز بی، مزگەوت زۆر کرایەوە، خەڵک بۆ گۆڕانکاری بارودۆخی ژیانی خۆی هەوڵ نادا بیگۆڕێ، خەبات بکە، بەڵکو دەستی بۆ ئاسمان بەرز دەکاتەوە. کاتێک نیگبەتێک بەسەر کۆمەلگا هات دەڵێن خەتای خۆمانە، ئێمە دەبی زیاتر تاعەتی خودا بکەین بۆ ئەوەی خودا دەرگامان لێ بکاتەوە، نەک ئەوەی کەواتەوە بچیتە سەرجادا دش بە دەسەڵات بۆستی بڕوات بە ئازادی سیاسی هەبێ. لەبەرەوە ئێوە پێویستە نانێک بخۆن نۆدانەی بکەن بەخێر بۆ ئەمریکا، بۆ ڕۆژئاوا کەوای کردیە ئەو ناوچەیە لە نێوان نیل و فراتە کۆنەپەرستی، ئەو پەر کۆنەپەرستی تێیدا بگاتە لوتکە بۆ ئەوەی خەڵک لە ڕووی وشیاری سیاسیەوە، لە ڕووی وشیاری سەقافیەوە بەرەو دواوە بگەڕێنەوە. چکە ئەمریکا و هەروە غەرب ناوێتن ئەو ناوچانەی کەوا لە ڕووی ئابووریەوە بەهێزن خەڵکانێکی تێدا سەر هەڵبدا کە ڕابەری مەیدانی بن، هۆشمەند بن، بستنەوەیەکی سیاسی سربەخۆی سەقامگیری بەهێز بێتە مەیدان بۆی بتوانی ئاڵ و گۆڕ بهێنێتە ئاراوە و دیموکراسیەت بسەپێنێت. لەبەرەوە چی دەکاتن؟ گرنگی دەدا، پشتیوانی دەکات لە باڵی کۆنەپەرستی کۆمەلگا. چێن باڵی کۆنەپەرستی کۆمەلگا؟ عەلی باپیر، عەبدولجنس لەتیف، ئیخوانیەکان و هەتاوەکو دوایی. ئەمە واقعیەتی ئەو واقعیەتەیە کە ئێمە بەدەستیەوە دەناڵێنن. ئێوە لەو لاوەژدێن ئەمریکا، موئامەرەی ئەمریکا ساهیۆنی نەخێر، پێویستە ئێوە نانێک بخۆن نۆدانەی بکەن بەخێر بۆ ساهیۆنیەت و هەروەها بۆ ئەمریکا. ئەمە واقعیەتە، ئەمە ڕاستیە، ئەمە واقعیەت و ئەمە ڕاستیە. سیرکە ئەمریکا کاتی خۆی عەلی باپیری گرت، چی لێ کرد؟ ئازادی کرد بۆی بکەوێتەوە جانی میلەتی کورد. میلەتی کورد جارێشتر بگەوجێنێتەوە. ئێستا زارچیرناییک بە تۆمەتی تیرۆر ڕای کردووە. خۆ ئەگەر پۆلیسی ئینتەرپۆڵ بیەوێتن لە ناو ئیمارات دەریدێنی ئاوا، بەڵام بە مەبەستەوە ڕێگای پێدەدەن ئیدامە بە بەرنامەکانی بداتن بۆی خەڵکانێکی زیاتر بگەوجێنێ. ئەمە واقعیەتە، پێویستە ئێوە نانێک بخۆن دەبکەن بەخێر بۆ ئەمریکا و لایەنەکانی. ماڵپەڕی پێگەی پێغەمبەری خوا چی دەڵێ؟ کارل مارکس فەیلسوف و سیاسەتمەدار و شۆڕژێڕی بە ئەسڵ ئەڵمانی ئەڵڵا. کارل مارکس ئەو گەوجانە والحاصل بابی خوێنێنەوە ئەنجا دێ قسەی دەکەین. ماڵپەڕی پێگەی پێغەمبەری خوا کەوا ماڵپەڕێکی سەلەفیە. کارل ئەوە نەسی قسەکەیتی دواترش بە بەڵگە بۆتان دادەنێم. کارل مارکس فەیلسوف، سیاسەتمەدار و شۆڕژێڕی بە ئەسڵ ئەڵمانی لە سەدەی 19دا بەم شێوەیە دەربارەی سەروەرمان دەڵێت. محەممەد پیاوێک بوو کە لە نێوان میلەتێکی بتپەرستیدا بە ئیرادەیەکی ئاسنینەوە هەڵسایەوە، بانگەوازی خەڵکی دەکرد بۆ یەکتاپەرستی. مارکس دەی وەڵحاصل با بەردەوام بین. محەممەد پیاوێک بوو کە لە نێوان میلەتێکی بتپەرستیدا بە ئیرادەیەکی ئاسنینەوە هەڵسایەوە، بانگەوازی خەڵکی دەکرد بۆ یەکتاپەرستی. لە دڵ و دەرونیاندا مژدەی بەهەشتی نەبراوە و ئازادی لە نێوان مرۆڤەکاندا ڕواند. ئەو نەک تەنها دەبێت ناوی لەگەڵ ناوی پیاوانی گەورەی مێژوودا هەژمار بکرێت واتە محەممەد، بەڵکو دەبێت دابدرێت بە پەیامنێری ئەو داو. بە دڵ و بە گیان دانی پێدا بنین کە ئەو پەیامبەری خوایە. کارل مارکس گوتی دەبی دانی پێدا بنین. محەممەد پیاوێکی مەزن بووە، کاری کردووە لە پێناو ئازادی و وەحی بۆ هاتیە و پێغەمبەری خودایە.
ئێستا لێیان پرسی کارل مارکس کوێ دەڕێ کارل وەڵی ژنی مامە مارکسی بوو لێی پرسی بڵێ کارل مارکس کوێ دەڵێ هەرەوە بزانمە ئەو گەوجەی ئەوروپاژ و کاتی خۆی پرسیارێکیان لێ کرد بوو گوتیان مارکس و لینین کوێ گوتی وە بزان مارکس ژنی لینینیە گوتم بزانم سەرچاوەکەیان چییە سەرچاوە محەممەد عند علەماء الغەرب محەممەد لای زاناکانی غەرب نووسەرەکە چییە نووسەرێکی عەرەبە عەرەبە چییە موسڵمانە باشە کارل مارکس زاد ئەگەر بیانەوێت چۆن گەورەی دەکەنەوە درۆی بە زماندا دەکەن کارل مارکس فەیلسوف سیاسەتمەدار شۆڕژێر سەیریکە چی گوتیە سەبارە بەسەرەوە محەممەد پیاوێک بوو کە لە نێوان میلەتێکی بتپەرستدا بە ئیرادەیەکی ئاسنینەوە پۆڵاینەوە هەڵسایەوە بانگەوازی خەڵکی دەکرد بۆ خوداپەرستی کاک وێستون جێبگرە لە دڵ و دەرونیدا مژدەی بەهەشتی نەپراوە و ئازادی لە نێوان مرۆڤەکاندا ڕوان محەممەد ئەو نەک تەنها دەبێت ناوی لەگەڵ ناوی پیاوانی گەورەی مێژوودا هەژمار بکرێت بەڵکو دەبێت دابنرێت بە پەیامبەری ئەو واتە پەیامبەری چێ مارکس دەی بە پەیامبەری مارکس دابنرێت بە دڵ و بە گیان دانی پیادا بنین مارکس دەڵێ دەوی بە دڵ و بە گیان دان بە محەممەد دابنین کە ئەو پەیامبەری خودایە کە محەممەد پەیامبەری خودایە و هەمان شت دەبینی لە هەموو ماڵپەڕە ئیسلامیەکان لە یوتیوب لە فەیسبووکی سمێڵ قوتەکان لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنیان و هەتاوەکو دوایی ئاماژە بە سەرچاوە دەکەن نەخێر سەرچاوە نییە بۆ نمونە لە مانجی ئەیلولی ساڵی 2012 گۆڤاری ئەخبار الئەدەب کە مسریە لە مسر دەرەچێ و باڵێکی سەلەفی بەسەریدا زاڵە چیان نووسیوە لە گۆڤارەکەی و کەسێکی مارکسی مسریش وەڵامی داونەتەوە هەردەست بەجێ چی نووسیە لە مەقالەی سەرەکی لە وتاری سەرەکی نووسیویەتی کەوا چی نووسیوە سیرکەن قال كارل ماركس قتي هذا النبي أم بيغمبرا افتتح برسالته عصرا للعلم والنور والمعرفة حري أن تدون أقواله وأفعاله بطريقة علمية خاصة وبما أن هذه التعاليم التي قام بها هي وحي فقد كان عليه أن يمحو ما كان متراكما من الرسالات السابقة من التبديل والتحوير إن محمدا أعظم عظماء العالم والدين الذي جاء به أكمل الأديان واتا دلت محمد كاتك بپیامنێری هات پەیامەکەی ڕووناچی و زانست و مەعریفەی تێدا بوو و وتەکان و کار و کردەوەکانی بە شێوەیەکی زانستی بوون سیرکە ئەوە مارکس وتویەتی و بە حوکمی ئەوەی فێرکاریەکانی وەحی بوون وای کرد هەموو عادات و تەقالیدەکانی کۆن و پێشخۆی کەوا کەڵەکە بوون بسڕێنەوە و بەدیلی پێشکەش کرد پەیامێکی بەدیلی پێشکەش کرد هەر کەسێک کەوا عەقڵی مرۆڤ ئەوە مارکس گوت هەر کەسێک کەوا عەقڵی مرۆڤانەی هەبێت ئەم پێغەمبەرە بەڕەسمی دەناسێت و ئەم پێغەمبەرە پێغەمبەری خودایە بۆ سەرزەوی کارل مارکس و هەروە هەمان شت مجلەی یا جەریدەی البەوابە نیوز بڵاوی کردوتەوە کە ڕئیسی مەجلس الإدارة ورئيس التحرير عبد الهيم علي رئيس التحرير التنفيذي أحمد الخطيب وهروها سودان نيوز جەریدەیەکە هەمان شتی بڵاو کردوتەوە ماڵپەڕی ئیستیکشاف بڵاوی کردوتەوە سەدەها و دەیها ماڵپەڕ هیچ کەسێکیان ئاماژەیان بەسەر چاوە نەکردیە
بابین بۆ لای ماکەر کەریم کە گوایە نووسەر و ڕۆژنامەنووسی نێودەوڵەتیە من تەحەدای دەکەم لێرە ئەگەر هاتوو لە کۆتایی ئەم بەرنامەیەدا وەڵامی دامەوە من کێشە نییە لە ئاستی خۆمدا دەبەزێنم ئامادەم دبەیتی لەگەڵدا بکەم چکە زۆر کەسی ناردووە و زۆر مناڵی ناردووە و دەپاڕێتەوە کە دبەیتی لەگەڵدا بکەم کوڕم تۆ بەرامبەر بە پشتیوان عەبدوڵڵا 5 دەقە خۆت ناگری پشتیوان عەبدوڵڵا فشەنیە بابی بابم گوێ بگرە پشتیوان عەبدوڵڵا ئەو کەڵە پیاوەیە کە لە پارتی دیموکراتی کوردستان نەترسا لە ناو شاری هەولێر بەتەنیا هاتە سەرجادا پشتیوان عەبدوڵڵا ئەو کەڵە پیاوەیە کەوا سێی قۆناغی سێی کۆلێژی پزیشکی بەجێهێشت و بوو بە پێشمەرگا کوڕم پشتیوان عەبدوڵڵا تەسەوڕ نەکەن کەوا لوقمەیەکی سەهلە و ئێوە بتوان هینی بکەن هێشتا زۆرتان ماوە و ئەمڕۆ دەتکەم بە فلیم باشە ئەو ماکەر کەریمە لە ئەوروپایە پەرتووکێکی نووسیوە ساڵی 2013 ڕێک هەروە گوتم ئەو مەقالەیە مانجی ئەیلولی ساڵی 2012 بڵاو بۆیتەوە لە ئەخبار الئەدەب پەرتووکێکی نووسیوە بە ناوی ڕێڕەوێک بۆ خۆناسین نووسەری نێودەوڵەتیە و ئیتر دەبی شت بنووسی پەرتووک بنووسی کوڕم گەر پەرتووکم بووێ ڕۆژانە دادەنیشم پەرتووکێکی لە چەشنیت و دەنووسم کە زۆر بەهێزتر و بەتواناتر و هەتاوەکو دوایی پەرتووکێکی نووسیوە بە ناوی ڕێڕەوێک بۆ خۆناسین ساڵی 2013 من دەمێکە ئەو قسەیەم بیستووە کەوا کردوویەتی لە پەرتووکەکەی بەڵام ویستم بە بەڵگا چکە من بێ بەڵگا قسە ناکەم داوام لە برادرێکی ئازیز کرد بۆم پەیدا بکە لە هەولێر دەستی نەکەوت چکە مەکتەبە ئیسلامیەکان دەیناسن چوو بۆ سلێمانی پەرتووکەکەی پەیدا کرد ئەمڕۆ گوتم بۆم بخوێنەوە گوتی کاک دکتۆر گوتی تێیدایە لە لاپەڕە چواردا وە بۆشی ناردیمە و دواتریش دای دەبەزێنم چی دەڵێ ڕێڕەوێک بۆ خۆناسین بەشی یەکەم ڕێبازی نەگۆڕ بۆ گۆڕانکاری لاپەڕە چواردا باشە چی دەڵێ فەیلسوفی بەناوبانجی ئەڵمانی کارل مارکس ئەوە ماکەر کەریمەوە دەڵێ لە لاپەڕە چواردا فەیلسوفی بەناوبانجی ئەڵمانی کارل مارکس لە دوو بازدا سەبارەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرجمەی کوردی نەکردێت چکە شەرم دەکا بڵێ ئەڵڵا کە نیزا و نوێژی لەسەر کردووە والحاصل فەیلسوفی بەناوبانجی ئەڵمانی لە نێوان دوو کەوانە کارل مارکس لە دوو بازدا سەبارەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ دوو باسیشە یعنی دوو مەقالەیە دوو مەقالەشە جا بەرامبەر چێ قسە دەکات پشتیوان عەبدوڵڵا کەوا خۆی مارکسیە و شارەزایی هەیە سەبارەت بە هەموو کونج و کەلەبەرێکی مارکسیزم صلی الله عليه وسلم دەڵێت گرنگە بیرمەندەکان ئەوە بزانن کە موحەممەد نێردراوی خودایە کارل مارکس کەوا کەسێکی ماتریالیست بووە و لە اقتصادی سیاسی و فەلسەفەی هیگل ماتریالیزمی دیالەکتیکی بنیاد ناوە کە بڕوای بە ژیانێکی تر نییە لە دوای مردن گوتوویەتی موحەممەد نێردراوی خوایە گرنگە بیرمەندەکان ئەوە بزانن کە موحەممەد نێردراوی خودایە لە ئاسمانەوە خوددا لە ئاسمانە گرنگە بیرمەندەکان ئەوە بزانن کە موحەممەد نێردراوی خودایە لە ئاسمانەوە بە پەیامێک بۆ خەڵکی سەرزەوی ئەوە دیارە ئەوە یەکێک لە مەقالەکانی دی چکە گوتی دوو مەقالە اینجا و هەروەها دەڵێت یعنی لە شوێنێکترت دەڵێت هەروەها دەڵێت ئەم پێغەمبەرە بە پەیامەکەی توانی سەردەمی زانست و ڕووناچی و مەعریفە پێشکەش بە جیهان بکات هەڵس و کەوت و گوفتاری بە شێوەیەکی زانستی بۆ خەڵکی بنووسێتەوە ببورن دەیخوێنمەوە دووبارە بەوەی کەوا تێک نەچی وەزن و قافێکە هەروەها دەڵێت دیارەوە لە مەقالەی دووەمیانە ئەم پێغەمبەرە بە پەیامەکەی توانی سەردەمی زانست و ڕووناچی و مەعریفە پێشکەش بە جیهان بکات هەڵس و کەوت و گوفتاری بە شێوەیەکی زانستی بۆ خەڵکی بنووسرێتەوە و خەڵکی بۆ کاری شیا و باش سوودی لێوەربگرن ئەو کارە خراپانەی مرۆڤایەتی پەنجی لەسەر خواردبەوە توانای بەنیگای چاکچازی و گۆڕانکاری لە پەیامەکانی پێشخۆیدا بکات
پەیامی ئەم محەممەدە نەدەگۆڕێت و نە لە ناویش دەچێت. باشە؟ دەتوانی ماکەرکەریم پێمان بڵێ یعنی کارل مارکس کارل ژنی مارکس بوو یا مارکس ژنی کارل بوو؟ یعنی ئەگەر دەهاتوو بۆمان باس بکەیت تۆزێک بە کەرامەتم ناوی پەرتووکەکانیشی نازانی. ئێستا گوێ لەو پەیامەی من دەبیتن دەشی گوگڵێک دەکەی بۆ ئەوەی ناوی یەک دوو پەرتووشی بزانی فێربی بە کەرامەتم نایزانی. ئەخەر حەز ناکەن شتیان بە بەڵگە بۆ بڵاو بکرێتەوە پێتان لەمە لە پەرتووکەیدایە. گوتمە لە براگەکەی گوت سەیری فەهرەست بکە بزان سێ گوتی نەوەڵا کاک دکتۆر گوتی سەرچاوی نییە. گوتی چونکە ئەمە نووسەری نێودەوڵەتیە و ڕۆژنامە نووسی نێودەوڵەتیە. گوتی خۆی هینە خۆی مەوسوعەی سەقافیە. دەتوانی پێمان بڵێ ئەم دوو وتارە لە کوێن بەرامبەر کەسێکی مارکسی قسە دەکەی پێمان بڵێ ئەم دوو وتارەی ئاماژەی پێ دەکەی کامە وتاری مارکسن لەکوێدا نووسیویەتی تۆژمەی بڵێ ڕاستەکەی پەرتووکێکی عەرەبی بوو و ماڵپەڕێکی عەرەبی بوو لێم دەرهێنا چکۆ سەرچاوە نییە ئەویش دەبی ئاماژەی بە سەرچاوە کردبێ و دواتر ئەی بە تۆ دەڵێ دوو وتار ئاماژە بە وتارەکان ناکەی. گوتمان قسەی NMM دزیوە و بۆ ئەوەی دادپەروەربی وەرە قۆنەرەکانی من لە پێ بکە و بڕۆ و نازانم چی و هەتاوەکو دوایی زانیمان جاربەجار لێرە و لەوێ ئەقتیباسی کەسانی فەیلسوف دەکەی و لە عەرەبەکان وەری دەگری و وەری دەجێڕی و ئیتر دای دەبەزێنی بۆ ئەوەی کاڵفامەکان ئۆ دەزانی چییە دوێنێ شتێکی دابەزاند بوو زۆر مهم بوو. گوتی ئەگەر دەتەوێت لە من تێبگەی وەرە پێڵاوەکانی من لەبەر بکە و پێی بڕۆ. وەڵای خۆ زۆر مهم ئەمە دەزانی ئەمەد لەبەر ئەوەی چکە عەقڵمان قوفڵدا ئەمە تێناگەین زۆر بیر ناگەن معنای چییە خۆی ئەوەی ئەنی دەزانی چۆنە ئەوە لێکدانەوەی دەوێت ئەنی پێویستی بە ئیبن الکەثیر و ئەتەبەری و ئەلقورتوبی و ئەجەلالەینە یعنی بۆ ئەوەی لە من تێبگەی یعنی تعقیلون لە زمانی عەرەبی ئەڵڵا لە قورئاندا ئاماژەی بە تعقیلون کردووە واتە تێبگەین بزان یعنی زۆر یعنی معجزەیە یعنی تۆ دەبی بێی قۆنەرەکان وارووا پێغەمبەری ئەڵڵا لە فەرموودەیەکدا گوتوویەتی ئەو کەسەی بە قۆنەرەکەی دەچێ بۆ جیهاد قاچەکانی لە ئاگری دۆزەخ ناسووتەیە ئەی پێی بڕۆ یعنی مەبەستی بەرەو جیهادە لەسەر ڕێگای سرات المستەقیم نانا کاکە خاڵە قەتادە دەڵێتن مەوزوعەکە تەنها جیهادە بەڵام ئەثەوری دەڵێ ممچینە جیهاد بێ بەڵام مەبەستی ڕێگای سرات المستەقیمە. ئەی ئەخیرە ئێستا چی بکەیمە واختلف أهل التأويل والله أعلم تدقي والله أعلم كرم تو